کێمان لەگەڵا؟ دایکی زەنێ ئەم کاتت باش. سڵاو دەبێ باشی گیانەکەم؟ زۆر سپاس مەمنون. یاخوا باش بی لەکوێوە لەگەڵمانی؟ لە سلێمانیەوە دایکی زەنێ. لە سلێمانیەوە سەر هەردوو چاوانمان دایکی زەنێ. بەچێوە خەریکی هیچ کارەی؟ پیشەم مامۆستایە وەڵای دایکی دوو مناڵیشم. لەشی ساغ بێ ئیشەڵڵا سەرکەوتووبی خوا منداڵەکان لێنەستێنێ ئیشەڵڵا. باش. فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. ڕەنگی پرتەقاڵی بێت. بە چاوان. کام ژمارە؟ ژمارە 3. ژمارە 3 بزانین دەڵێ چی؟ دەڵێ شەقامی غەزالی لەکوێی کوردستانە؟ غەزالی؟ بەڵێ لە کام شاری کوردستانە شەقامی غەزالی؟ ئەسانکاری هەیە؟ ئەوە کەست یەکێک وازام لای تۆ وەڵامەکەی گوت. هەولێر. چێ وەڵامەکەی گوت؟ هاوسەرەکەمە وەڵام. هاوسەرەکەتە بە قسەی دەکەی یان بە قسەی ناکەی؟ با بە قسەی ئەو بێت. بە قسەی ئەو بێ با وەڵامی دروست ببینین. بەڵێ شەقامی غەزالی لە هەولێرە شوێنێکی زۆر خۆشە ئێواران خاستن گەنج و هەموو تەمەنێک دەتوانێت بچێت سەردانی بکە و کاتێکی خۆشی تێدا بەسەر ببە.